جا بۆ ئەوەی کە بزانین گرفتەکان یاخود ئەو لێکەوتانەی لە دوای کوژدانی ئەم سەرکردەی حەماسەوە کە دوایین سەرکردەیە ئەکوژرێت کوژراوە چ لێکەوتە و کاردانەوەیەکی ئەبێت بۆ ئەمە بەڕێز سامان سۆرانی پسپۆری زانستە سیاسیەکان لە سوێدیۆ لەگەڵمانە کاک سامان سوپاس بە ئامادەبوونی بەڕێستان زۆر بەڕێزی لەگەڵمانی کوشتنی ساڵح ئاروری چ کاریگەرێکی بە لەسەر ڕەوتی شەڕەکە بەرەوکوێ بات ئەوەی ڕاستی بێت کوشتنی ساڵح ئاروری وەکو کوشتنی سەرکردەکانی تری حەماس لە ڕابردووە کاریگەری هەیە لەسەر خودی بەرەکە ئەوەی کە حەماسە وەکو چۆنەڵێت هەنیانەدا زیاتر مقاومە بکەن زیاتر یەکگرتوویی بگرن بەڵام ئەوەی کە پەیوەندی هەبێت بە خودی ئەو کەسایەتیەوە کە جێگری سکرتێری با بڵێن حەماسە مدیر مەکتەبی سیاسی حەماسە ئەم کەسایەتیە لە ڕابردووە قەسامی بردووە بەڕێوە کە باڵێکی سەربازی حەماس بووە و لە هەمان کاتە ئیسرائیل ئەوی ناوزەت کردووە بەوەی کە بەشدار بووە یاخود پلاندانەر بووە لە تەنیشت کەسانی ترەوە بۆ ئەو هێرشەی کە لە 7 ئۆکتۆبەر ئەنجام درراوە بەرامبەر بە ئیسرائیل کە لە کەرتی غەزەوە هێرشکردن تۆفان ناویەوە پێی دەوترێت ئەندازیاری تۆفان بەڵێ بەڵام ئەوەی کە لێرە ئاماژەی پێ بکرێت تا ئێستا ئیسرائیل دانی بەوە نەناوە کە ئەو کەسەی تێرۆر کردووە هەرچەندە هەموو لایەنێک ئاماژە بەوە دەکەن کە ئیسرائیل ئەو کردەوەی کردبێت بەڵام ئەوەی کە ڕووی داوە ئەم بابەتە لە لوبنان بووە طبعا لوبنانش وڵاتێکی ترە سەروەری خۆی هەیە و بەتایبەتیش لە زاحی جنوبی بووە کە شوێنی دەسەڵات و هەژمونی حیزب اللهیە بۆیە ئێمە پێمان وایە کە حیزب الله پێی وایە کە ئەم هێرشە بۆ سەر حیزب اللهیە بۆ سەر سەروەری حیزب اللهیە بۆیە ڕەشاکە لە بەرامبەرەوە ئەڵێت ئەمە سەروەری خاکی ئەمەی بەزاندووە و ئەم کردەوەی ئیسرائیل بەبێ سزاتێ ناپەڕێت ڕەشەی تون دەکات پێ دوای حیزب الله هیچ پێ بکرێت لە بەرامبەر ئیسرائیل و ڕاستە و خۆ بێتە ئەوەی ڕاستی بێت خۆتان دەزانن ئەمڕۆ سەی کانونی دووەمە کە لەم ڕۆژەیە لە ساڵی 2020 سەرکردەیەکی ئێران بە ناوی قاسم سولەیمانی کوژراوە لە هەمان کاتیشە ئەم کردەوانەی کە کراوە بەرامبەر با بڵێن بە بەرەی مقاومە پێم وایە بەردەوامی دەبێت لەبەرەوەی ئیسرائیل لە ڕابردووە پاش ئەوەی کە 7 ئۆکتۆبەر دەستی پێکرد لەلایەن سەرۆکی حکوومەتەوە ئاماژەی بەوەی کرد کە هیچ کەسێک لەوانەی کە پلاندانەرن یاخود دەستیان لەو بابەتە تێوەگلاوە ڕزگاریان نابێت لە سزا بۆیە بەردەوامی خۆی دەبێت ئێمە پێمان وایە بەیانی بە کوشتنی ساڵح ئەلعاروری کۆتایی نایە بابەتەکە بەڵام ئەوەی کە گرنگە بە نسبەت حیزب الله و ئایا توانای ئەوەی هەیە کە بەرپەرچدانەوەیەکی سیاسی سەربازی ئەنجام بدا کە دەزانێت سزاکەی لە بەرامبەرە لەلایەن ئیسرائیلەوە تونتر دەبێت خۆتان دەزانن حکوومەتی ئیسرائیل هەر لەم ماوەیە سوپاسسالارێکی ناوزەت کردو بە ناوی ئایزەنکۆت کە جەنەراڵێکە کە پێشووتر لە با بڵێن لە کەرتی باکووری ئیسرائیل بوو ئێستا یەکێکە لە ناو ئەندامانی ئەو حکوومەتی فریا کەوتنەی کە نەتەنیاهو دای مەزراندووە و ئەو خاوەندی بیرۆکەیە کە پێی دەوترێت تیۆری وەکو چۆن کەمەربەندی یاخود ساحیە بەو حیسابەی کە ئەو تیۆریش لە ئێستا لە زانکۆ سەربازەکان دەخوێندرێت ئەگەر بێت و لەلایەن حیزب الله و هەرەشەیەک بکرێت ئەوە زاحیەی جنوبی بە تەواوی دەسڕدرێتەوە و خودی لوبنان و حەسەن نەسروڵڵاش ئەوە دەزانێت کە بەو شێوەیە بۆیە لێکدانەوەی حیزب الله بەو شێوەیە نابێت کە جەنگەکە فراوان بکات و حیزب الله خۆتان دەزانن کە بەرەیەکە لەلایەن ئێرانەوە پشتگیری دەکرێت و ئێران لەلایەن مرشدی ئالاوە و لەلایەن وەزیری دەرەوەشی باسی ئەوەی کردووە کە ئەوان مەبەستیان نییە ڕاستە و خۆتێەوە بگرێن لەم شەڕەوە لە هەمان کاتیشە هەوڵی ئەوە دەدرێت کە بابەتەکە سنووردار بکرێت و خۆتان دەزانن ئەمریکاش با بڵێن حزوری هەیە لە ناوچەکە کەشتی هێرش بەرانەی هێناوەتەوێ بە تایبەتی جێرال فۆڵد کە مەبەستی بوو لەوێ بیکشێنێتەوە بەڵام ئێستا بەم کردەوەی کە ئەنجام درا بەرامبەر ئەلعاروری ئەگەری ئەوە هەیە کە ئەو کەشتیە لەوێ بمێنێتەوە بۆ ئەوەی کە بەرپەرزدانەوە هەبێ بەرامبەر بە هەر ئەگەرێک کە هێرشێک بێ لەلایەن حیزب الله و یاخود وڵاتێکی تر بەرامبەر بە ئیسرائیل بتوانێت ڕێگری لێ بکات. ئیسرائیل دەتوانێت شەڕی هەموو وڵاتە بکات.
خۆی ئەوەی ڕاستی بێ خۆ ئیسرائیل بە تەنیا شەڕ ناکە خۆتان دەزانن ئیسرائیل هاوکارە بێت لەلایەن ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاوە لەلایەن فەڕەنساوە لەلایەن بریتانیاوە کە هەموو کەشتیان هێناو بۆ ئەو ناوچەیە لەلایەن ئەڵمانیەوە کە بەرگری لە ئیسرائیل دەکەن لەمانەوەی ئیسرائیل دەکەن بەڵام ئەوەی کە ئیسرائیل مەبەستی بێ من پێم وایە کە ئێستا لە حاڵی حازرە مەبەستیەتی ڕاستیەکەی کە وڵاتی ترتێوە بگلێت جەنگەکە فراوانتر بێت و ئەمانە بۆ ئەوی کە شتەکان یەکلایی بکاتەوە بۆ ئەوی کە بتوانێت ئەو مەبەستەی کە هەیەی فراوانکردنی با بڵێن هەژمونی خۆیەتی یاخۆت فراوانکردنی خاکی خۆیەتی سنووری خۆیەتی کە دەرفەتێکە بۆی هاتۆتە پێشەوە ئەنجامی بدات بۆیە لەلایەن ئیسرائیلەوە ئەو خواستە هەیە بەڵام ئایا مەسن ئەوانی کە لەگەڵ یا هاوپەیمانن هەمان بۆچوونیان هەیە بەنسبەت ئەمریکاوە هەمیشە فشار دەخاتە سەرەوەی کە دەبێت جەنگەکە سنووردار بێت تەنها کەرتی غەزە بێت وڵاتانی تری تێوە نەگلێنیت و هەمان شێوە ئیمانوئێل ماکرۆن نامەیەکی ئاراستەی با بڵێن نەتەنیاهۆ کردووە کە مەبەستێتی کە لە لوبنان جەنگەکە بەردەوامی نەبێت یاخۆت با بڵێن لوبنان تێوە نەگلێت و لە هەمان کاتە نامەکەی ماکرۆن تەنانەت بۆ سەرانی لوبنانیشە خۆتان دەزان لوبنان لە کێشەیەکی ئابووریە لوبنان کۆمەڵێک کێشەی تری هەیە مەسن وەکو ئەوەی کە حکوومەتەکەی ئێشتا با بڵێن مەسائلی سەرۆک کۆمارە مەسائلی با بڵێن کۆمەڵێک بابەتی ترە کە چارەسەر نەکراوە بۆیە ئەگەر ئێستا لوبنان بچێتە ناو جەنگێکەوە من پێم وایە ینی زیانێکی زۆری گەورەی لێ دەکەوێت بۆیە لەلایەن لوبنانەکانشەوە چەندین بەرە هەیە کە مەبەستیان نییە جەنگ فراوانتر بێت دوو وەزیری ئیسرائیلی باز دەوەکەن کە بێت خەڵکی فەڵەستین بە زۆرە ملێ کۆ بکرێنەوە و خەڵکی غەزە ببوورە و بچنە دەرەوەی سنوورەکانەوە بچنە وڵاتانی تر ئەمریکا ماتیۆ میلەر ئەمە ڕەتەکاتەوە زۆرێک لە وەڵامکاری هەیە بۆ مەبەستە خۆی بەنسبەت ئەوەی کۆچپێکردنی بە زۆرە ملەی با بڵێن فەڵەستینیەکان دەرکردنیان لەو ناوچەیە ئەمە بە پرۆژەیەکە لە ساڵی 1970ەوە وجودی هەیە بەڵام ئەوەی کە ئەم جارش کە ڕوویداوە ئێستا خۆتان دەزان لە کەرتی غەزە زیاتر لە 1.5 ملیۆن کەس ئەو ناویان بەجێ هێشتووە ئیسرائیل ئەگەر بە نیازی بێت ئەوانە بچن بۆ سینایی یاخۆت لە منتقەی نەقەب نیشتە جێ بکرێن و ئەمانە بۆ ئەوەی کە دوورە دەست بن بۆ ئەوەی کە بتوانێت وەکو چۆنەڵێت فراوانخوازی خۆی لەو ناوچەیە زیاتر بکات بە تایبەتی لە غەزە بۆ ئەوەی کە کێشەیەکی نەمێنێ بە ناوی فەڵەستین بەڵام خۆتان دەزان کە ئەمریکا خواستی لەسەر بە تایبەتی ئەم سەرۆک بایدن کە دوو دەوڵەت وجودی هەبێت بۆ ئەوەی کە فەڵەستینیەکان لە تەنیش ئیسرائیلەوە لە ناو دوو دەوڵەتە کێشەکانیان بە شێوەیەکی ئاشتیانە چارەسەر بکەن ئاسانە خۆی ئەوەی ڕاستی بێ هەموو شتێک کە ئەگەر ئیرادەیەکی هەبێت ئاسانە بەڵام ئێمە پێمان وان نییە کە ئەم بەرەی مقاومەیە کە مەبەستی ئیسرائیل بسڕێتەوە لەگەڵ ئەوە بێت کە دوو دەوڵەت هەبێت هەر کاتی خۆشی لە 2006 خودی با بڵێن ئەم بەرەیە بوو کە حەماسە دش بەوە بووە کە دەوڵەتی دوو دەوڵەتی وجودی هەبێت لە دش بە اتفاقی ئۆسلۆ بووەوە ئەمە شتێکە لەو کێشانەی کە وای لێ کردووە کە جەنگەکان بەردەوامیانە بێت لە ناوچەکە بەڵێ زۆر بەڕێز سامان سۆرانی پسپۆڕی زانستە سیاسیەکان سوپاس بە ئامادەبوونی بەڕێستان خۆش بۆ ئێوەش سەرکەوتوو بن